بە هیوای کاتەچی بە سوود خوێندکاری ژیر لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 172. لاپەڕە 172 باسی کۆکردنەوە و لێدەرکردنی کەرتەکان. سالار ماوەی 1 چارەک کیلۆمەتر ڕۆیشت بۆ پەرتووکخانە، پاشان ماوەی 2 چارەک کیلۆمەتر ڕۆیشت بۆ خوێندنگە. ئایا ئەو ماوەی ڕۆیشتووە کەمترە یان زیاترە لە 1 کیلۆمەتر؟ هەردوو کەرتەکان کۆ دەکەمەوە، 1/4 1 چارەک کۆی دەکەمەوە لەگەڵ 2 چارەک، یان دەتوانم شریتی کەرتەکان بەکاربێنم لە کاتی کۆکردنەوەی کرد. ئەگەر ژێرەکەیان وەکو یەک بوو زۆر ئاسانە، تەنیا 1 ژێرەی دەنووسم، ژێرەکان هەرگیز کۆ ناکرێنەوە، تەنیا سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە. 1 کۆ 2 یەکسانە بە 3، پاشان تەماشای ئەو کەرتەی دەکەم کە سەرجەمی کۆکردنەوەی کەرتەکانە، تەمەشا دەکەم ئەوە سەرەی کەرتەکەیە، ئەوەش ژێرەی کەرتەکەیە، چونکە سەرەی کەرتە 3 بچووکترە لە 4، کەواتە کەرتەکە کەمترە لە 1. ئەگەر بەهات بە سەرەی کەرتەکە گەورەتر بە یان یەکسان بە ژێرە، واتە لێرە 4 بە لێرەش 4 بە، ئەوە دەیکردە 1. ئەگەر لە سەرێ 5 بە گەورەتر دەبوو لە 1. کەواتە بەو جۆرەی دەزانم کەرتەکەم 3 گچکەترە لە 4، کەواتە کەرتەکە کەمترە، بەراوردی بکەم لەگەڵ 1 بچووکترە لە 1. سەرە بچووکترە لە ژێرە، مانای وایە ئەو ماوەیە کە سالار بڕیویەتی کەمترە لە 1 کیلۆمەتر، دەنووسم 3/4 کەمترە لە 1. 3/4 یان 3 چارەک گچکەترە یان کەمترە لە 1. لەبیرت نەچێ بۆ ئەوەی چەند کەرتێکی ژێرە یەکسان کۆ بکەیەوە، سەرەیان کۆ بکەوە بەبێ گۆڕینی ژێرەکان. واتە ئەگەر ئەمە 2 کەرتم هەبوو، یەکەچیان 3/1 3/10، ئەوی تکەیان 7/1، 1 ژێرەی دەنووسم لۆ هەردووچیان، سەرەکەشیان کۆ دەکەمەوە 3 کۆ 7 یەکسانە بە 10، 10/10 دەکاتە 1، یەکی تەواو. ئەگەر هاتوو 2 کەرتی دیم هەبوو، 2/10 یان 2/1 کۆی بکەمەوە لەگەڵ 6/1، تەنیا 1 ژێرەی دەنووسم، سەرەکان 2 کۆ 6 دەکاتە 8، دەتوانم بنووسم 8/10 یان ئەو 8ەی، چونکە کۆڵکەچی هاوبەش هەیە، دەتوانم 8ەکەی جارانی 2 بکەم، 10ش هەر ببورن، دابەشی 2 بکەم، سەرە و ژێرە 8/2 دەبیتە 4، 10/2 دەبیتە 5. ئەو 2 کەرتە هاوتانە، واتە 8/10 یان 8/1 هاوتایە لەگەڵ 4/5. لێرانە لێدەرکردن کەرتێکم هەیە 5/6 کەم 3/6، ژێرەکانیان یەکسانە، کەواتە زۆر ئاسانە لێدەرکردن و کۆکردنەوە، تەنیا 1 ژێرەی دەنووسم، سەرەکانیان سەرەی کەرتەکە 5 کەم 3 دەبی بە 2، دەنووسم 2/6. ئەگەر بمەوێ 2/6 بە سادەترین شێوە بنووسم، ئەوە
سەرە و ژێرەی دابەشی هەمان ژمارە دەکەم کە لێرە ژمارە 2 کۆڵکەی هاوبەش 2 دابەش 2 1 6 دابەش 2 3 ئەوە کەرتەکەم نووسی بە ئاسانترین شێوە 2 لەسەر 6 یان دابەش 6 یەکسانە بە 1 دابەش 3 کەواتە دەنووسم 5 بەسەر 6 کە کەمی دەکەمەوە لە 3 بەسەر 6 ئەنجامەکەی دەکاتە 1 بەسەر 3 ئەوە لە کاتی لێدەرکردنیش وەکو کۆکردنەوە دەبی هەمیشە ژێرەی کەرتەکان یەک بی یان لێرە ئەوها ئەو کەرتە ڕۆیشت لەگەڵ ئەولایە ئەولایە ڕۆی لەگە ئەولایە ئەو کەرتە ڕۆی لەگە ئەو کەرتەی چەند کەرت ماوە 2 1 بەسەر 6 مایەوە کەواتە 2 1 بەسەر 6 مایەوە بە هەر دوو شێوە هەمان ئەنجامە هەمان جیاوازیەکە هەمان شتە ئێستا بێمە لای لە بیرت نەچێ بۆ ئەوەی دوو کەرتی ژێرە یەکسان لێ دەربکەی هەردوو سەرا لێ دەربکە بەبێ گۆڕینی ژێرەکان ئێستا هەوڵ بدەم ئەو لێ دەرکردانە ئەنجام بدەم لێرە تەماشاکەم 7 لە 8 یان 7 دابەش 8 کەمی بکەمەوە لە 2 دابەش 8 یەکسەر تەماشای ژێرەکان دەکەم ژێرەکان ئەگەر یەک بوون یەک ژێرەی دەنووسم کە 8 ئەوجە تەماشای سەرەکان دەکەم 7 کەم 2 دەکاتە چەند 7 دوی لێ بڕوە دەکاتە 5 کەواتە جیاوازیەکە کردی 5 دابەش 8 5 لە 8 بچمە لای ب دیسان تەماشای ژێرەی کەرتەکانم دەکەم دەبینم ژێرەکان یەکسانن کەواتە یەک ژێرەی دەنووسم ئەوجە 8 کەم 6 یەکسانە بە 2 پاشان تەماشای 2 بەسەر 12 دەکەم دەیتوانم سەرە و ژێرەی دابەشی 2 بکەم هەتا کەرتەچی ئاسانم بەدەست بکەوی ئاسایی 2 دابەش 2 1 12 دابەش 2 6 کەواتە جیاوازیەکە بووە 1 لە 6 1 لە 6 بێمە ئێرە ج یەکسانە بە ژێرەکە یەکە یەک ژێرەی دەنووسم 5 کەم 2 یەکسانە بە 3 لێرە ناتوانم چی دیکە کورت بکەمەوە هەر ئەوها کەرتەکەی دەهێڵمەوە لە د ژێرەکان یەک ژێرەی دەنووسم 3 دوی لێ بڕوە 3 کەم 2 دەکا 1 کەواتە کەرتەکەی من دەکاتە 1 4 1 ئەوە بەو شێوەی ئەو پرسیارانە توانیم شیکار بکەم لۆ ئەوەی بتوانم کەرت کۆ بکەمەوە هەمیشە دەبی ژێرەکانیان هەمان شتبی لە کاتی کەمکردن و لە کاتی کۆکردنەوە دەبی ژێرەی کەرتەکان هەمان ژمارە بیدەنا ناتوانم کۆیان بکەمەوە تەنیا سەرەکە کۆ دەکرێتەوە و تەنیا سەرەکە لێ دەردەکرێت لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە خوێندکاری ژیر لاوانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ هەتا ئەو کات هەر بژی